دوی کیوانه و دیزیدتر بپرسم جهجا عبدالرحمن کورد سیاست مدار و پارلمانتری بری آک پارتی جا آمده دید گل مبیتن. هجا عبدالرحمن تو گلک بخیراتی کردستان 24. پروسه که دست بکریه و که زاروک که جدایگ بویه بین آف. لدیسا پروسه دمشه. ناوه ویچیه ناوروکا ویچیه کس نزانه. آیا جناب هوا دزانه؟ Bunun adı şöyle kimse bilmiyor. بەڵێ ئەوە کەس نازانێ ناوی چییە بەم جۆرەیە باس لەوە دەکرێت سەرەتا ناوێک بۆ ئەم پرۆسەیەدا بنرێت لە ڕاستیدا پرۆسەی ناونانی ئەم پرۆسەیە هەر لەبەر ئەم هۆکارەیە بۆ چەکدانانی ڕێکخراوەکانە لەبەر ئەم هۆکارەیە کە ناو لەم پرۆسەیە نانرێت و ئەم پرۆسەی دەستی پێ کردووە بەڵام ئەمە لەگەڵ پرۆسەکانی ڕابردوودا باس لەوە دەکرا کە باس لەوە دەکرێت کە ناوەکەی بۆ دانەندراوە بۆ ناوێک بۆ ئەم پرۆسیە دانەندراوە بێ جگە لەوەی کە نازاندرێت ناوەڕاست ناوڕۆکی ئەو پرۆسیە چییە؟ پرۆسەیەکە دەست پێکریە بێناف تەنێ بچەکدانانە پەکێکێ دکارە ببە پرۆسەیەکە ئاشتی و چارەسەریە؟ بەڕاستیدا ئەمە بەم زۆرەیە ئەم لە تورکیادا ئەمڕۆ لە ڕووی هەڵبژاردنەوە هەڵبژاردننی سەرۆکایەتیەوە هەموو ئەو دەنگانەی کە بۆ سەرۆکاتی دەدرێن زۆر گرنگە هەر بۆیە دەنجی کوردەکان زۆر گرنگە زۆر گرنگترە لەوەی کە چەکدانان لە تورکیا باسی لێەوە بکرێت بۆیە دەنجی کوردەکان بۆ سەرۆک زۆر گرنگە بۆ پرۆسەی ئاشتی دەنجی کورد زۆر گرنگە لەم دۆخەدا پێویستە کوردەکان کە بگەن بەوەی کە دەنگدانەکان زۆر گرنگترن لەو چەکدانانە هەر بۆیە لە ڕووی دەنگدانی هەڵبژاردنەوە زۆر گرنگترە لەو پرۆسەیەدا اما هجای کرد خلق چونه سر صندوقین دنگدان شرداری قازانج کردن دوید اما بحثا و پروسه هجی قیوم ده ندانان جناب هواجی دزانیتن هجی مافین بنگهین کردان تنه دیاسا و انا یاسای دا جوی مجاره همویان جوا پرزگریکان همویان شان دا امرالیه هاتیه لای جناب سروک مسعود بارزانی لپیرمام پیام ریبر زندان کریه پکی که عبدالله اوجلان گهاند جناب وان پیام جناب وان جیده بگه عبدالله اوجلان لإمرالیه هونوان هولان بتایبتی جهره ما کردستانه بو سرکفتنا و پروسه چاوا دبینن و چاوا دنرخینن بەڵێ بەڕێز بارزانی زۆر تایبەتە ڕێزێکی زۆر تایبەتی هەیە لە ناوخۆی وڵاتیشدا لە هەموو ڕوویەکەوە کەسێکی زۆر تایبەتە لە ڕووی زمانەوانیەوە لە ڕووی زمان و لە ڕووی دەسەڵاتەوە هەر بۆیە لەم پرۆسەیەشدا هەموو کەس ڕێزی لێ دەگرێت لەم پرۆسەیەدا بۆیە لە ڕووی کوردەوە کەسێکی زۆر پایەدارە بۆیە کەسێکی زۆر کاریگەرە لەم پرۆسەیەدا هەر بۆیە هاوپێکەوتنەکان لەگەڵ ئەو بەڕێزە ئەنجام دەدرێت بۆیە بیرکردنەوەی منیش بەم زۆرێکە سەرۆک بارزانی لە هەموو ڕوویەکەوە بیرکردنەوەکانی هەڵسەنگاندنەکانی بۆ دۆخەکە زۆر باشە و زۆر حەکیمانەیە لەم دۆخەدا هەن بۆیە بۆ پێکەوە ژیان ئەو شوێنەی کە لە هەزاران ساڵە پێکەوە دانیشتوینە و لێوە ژیاوین بۆ ئەوەی کە دوژمنداری لەو ناوسێدا دروست نەبێتن ئەم هەڵسەنگانانە ئەم تەوسیانەی بەڕێزیان زۆر گرنگە لەم پرۆسەیەشدا زۆر گرنگن هجای کرد جه سال نوتان اگر بیشن حتی سال 2013 چندین پروسه هاتنه راگهاندن پروسه بدن کردن چکان پشتر 2013 پروسه آشتی و چارەسەری پاشی به کولاندنا خندکان دماهی کات سال 2013 جی جناب سروک مسعود بارزانی رولا که گرنگ لیست دوی پروسه دا ایرو جدایه پیشهاد جدانه روش جدایه رولا اف جاره جناب سروک مسعود بارزانی دگیریتن دکاریتن جپروسه چه بگوهریتن بتایبەتی در حق بجه کردن مافین کردان دیاسا و آنا یاسای دا یعنی
یاسا بنگەهین. Şimdi Sayın Barzani بەڵێ سەرۆک بارزانی کاریگەریەکەی بەم زۆرەیە کە گرنگە هەر وەکو ئەوەی لە کوردستاندا ڕۆڵی خۆی جێراوە لە ڕووی نێودەوڵەتیەوە کاریگەریشی زۆرە بەهۆی ئەمەوە çalmış bir parçamız. کەسایەتێکی زۆر گرنگە لەم دۆخەدا Zaten güven veriyor. کە دیارە ڕۆڵەکانی لەم دۆخەدا دیارە لە ڕووی نێودەوڵەتیەوە کەسایەتێکی زۆر بەهێزیشە ئەگەر تەماشای وڵاتانی دەڕۆژ بکەین بەم جۆرە دۆخەکە زۆر هەڵوێستی تەناویان زۆر بەهێزە لەم دۆخەدا. لە ڕابردوودا بەڵێ دۆخێک هەبوو بۆ پرۆسی ئاشتی بەڵام پرۆسەکە تێکچوو بەداخەوە هەر کاریگەری دەرەوە لەسەر پرۆسەکە هەبوو بەڵام ئەمجارەیان جیاوازە هەر بۆیە کوردەکان لەم دۆخەدا پێویستە Bu anlamda ben daha لەناو خۆیان ئەم کێشەیە چارەسەر بکەن و منیش وای بۆ دەچم کە لە کێشەکە چارەسەر دەکەن لە نێو خۆیان. باشە چارەسەرکردنا vê pirsgirêkê dê bi çi rengî bîtin? Cudahiya ev cara digel cara pêşexû dê çi bîtin gelo? şimdi ben بەڵێ ئێستا بەم زۆرێ ئەوەی کە سێری ئەمڕۆ لە دیاربە کرد و کۆبنەوەی گرنگ هەبوو siyasetçilerin کە سیاسیەتەکان و دامەزراوەکان هەموو بەشدار بوون تێیدا دوو کۆبنەوە بوون ئەگەر سەیری ئەم کۆبنەوەانە بکەین ikisine de davetli. لە هەردووکیدا من چوون بۆ کۆبنەوەکان باسی ئەوم کرد ئەگەر چارەسەری پشتی کورد لە تورکیادا باسی لێ بکەین دەبێت پرۆسەکە بە زۆرێکی نوێ دەست پێ بکات ئەوەی کە ئێستا دەگوزارێت هەندێک کەسێکە دژی ئەم دۆخەن ئەگەر لە نێودەوڵەتیەوە سەیریشی بکەین ئەوانەی کە سەیری دۆخەکە دەکەن بە زۆرێکی دیکە تەماشای دۆخەکە دەکەن بەڕاستی Pozisyonun gereğini yapabilmesi, ئەوەی کە دۆخەکە گەیشتە ئەو düşünebilmesi, باسی لێوە بکەین دەبێت دۆخەکە بە زۆرێکی نوێ بەڕێوە بچێت hukuk ve adalet لە ڕووی getirmesiyle ilintili bir süreç. یاساوە بەڕاستی هەر دەوڵەتی تورکیاش دەبێت تورکیاش بە دۆخ بۆ ئەوەی کوردەکان Büyük ağabeylik. بەڕای خۆیان بگەێنێت دەبێت پرۆسەکە بە شێوازێکی نوێ سیر بکات لە ڕووی ئابووریشەوە لە ڕووی بەرگریەوە ئەوانە هەموو گرنگن بۆ دۆخەکە کوردەکانیش لەگەڵ تورکەکان پێکەوە دەبێت بەشدار بن لەم پرۆسەیەدا هەر بۆیە لەبەر ئەم بابەتەیە تورکەکانیش لە ڕێیان دەسەڵاتەوە لە ڕووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشەوە بابەتێک هەیە بۆ ئەوەی پرسەکە چارەسەر بکرێت هەر لەبەرم هۆکارەیە کوردەکانیش پێویستە دۆخەکە بە هەند وەربگرن باشە هێژەیە کورد gelek çaf lêne û pirs lêne cenabê hewa jî dît yanî çenekê berê fermandarê giştî Hesedê Mazlûm Ebdê hat digel cenabê Serok Mesûd Barzanî kom bû yanî ji aliyekê hewla yekgirtina navmala Kurdî lê Sûriya Rojavayê Kurdistanê ji aliyekê din hewl û karên wan yên berdewam bû destpêkirina proseyekê aştî û çareseriyê li Bakurê Kurdistanê û Tirkiya divê demê da Kurdistan serkirdata siyasiya Kurdistanê bi taybet cenabê Serok Mesûd Barzanî hem digel aliyê Tirkiya desthilatê hem jî digel aliyê Sûriya û civaka navdewletî dikarin rolekê çawa bigêrin aya hewlên wan dê ser bigirin بۆ vê armancê Sayın Barzani بەڕێز بارزانی لە کوردستان سەیرێکی دۆخەکە دەکات بەڕێز بارزانی لەگەڵ عارەبەکان دژمندارەتی نەکردووە لە دوای ڕەشەمی بەعسەوە بە تایبەتی پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا هیچ کاتێک تێک نەداوە هەروەکو ئێستاش ئاماژەم پێکردو دەسەڵاتێکی یاخود بۆ جۆرە کە بەرەو پێشەوە دەسەڵاتەکانی بە زۆرە پەرۆ پێشداوە بە یەکسانی لەگەڵ بەغدا و لەگەڵ وڵاتانی دیکەش هەر بۆیە لەگەڵ ئەم پرۆسێدا ئەگەر باسی لێ بکەین بۆ ئەوەی دۆخەکە بەرەو پێشەوە بچێت پێویستە ئارام لە دۆخەکە بگرین بۆ ئەوەی پرۆسەکە بە زۆرێک بگات کە ئێمە دەمانەوێت هەر بۆیە نابێت دوژمنداری لەو دۆخەدا زیاتر بکرێت ڕۆلی سەرۆک بارزانیش تەجروبەکانی پێشووی زۆر گرنگ هەڵدەسەنگێنم بە نرخ هەڵی دەسەنگێنم باشە ئایا
وەکە ڕێبەر و ڕێزانێک کوردان سەرۆک مەسعود بارزانی divê demê de çi bike baş e ji bo komkirina tevahiya Kurdan û yekgirtina wan. Her parçayekê welat taybetmendiya xwe heye. Em bêjin divê demê de bu Bakurê Kurdistanê dikare çi bike. Sorun şu, بەڵێ کێشەکە ئەوەیە کوردەکانی تورکیا ئەوانەی کوردی تورکیا و کوردی سووریا جیاوازن کوردەکانی عێراقیش ئەوانیش جیاوازن ناتوانین بڵێن هەمان شتن بەڵێ سەرۆک بارزانی ئەوەیە کە یەکسانی پەیڕەو بکاتن هەر بۆیە بۆ نمونە لە ئیستانبولدا ئەو کوردانی لەوێن دەردەژین ئەوانەی کە لە ئیزمیر دەژین لە دیاربەکریش ئەو کوردانەی کە دەژین لە ڕووی یەکسانیەوە دەبێت دەسەڵاتێک پەیڕەو بکرێت یاسایی بێت و یەکسانی بێت هەر بۆیە لەبەر ئەم هۆکارەوە bu anlamda بۆ پرۆسەی پرسی کورد دەبێت بە عاقلانە پەیڕەو بکرێت و بە شێوەیەکی عاقلانە هەنگاو بنرێت بۆ ئەم دۆخەدا durmak gerekiyor. هەر بۆیە لەبەر ئەم هۆکارەدا باسم کرد لە کۆبنەوەکەدا باسم لەوە کردووە Adaletle örneğin بۆ ئەوەی یەکسانی بگیرێتە بەر لە هەروەکو لە قوڕانی پیرۆزیشدا هاتووە gasp edilmesi yok. نابێت Buna iyi مافی کۆمەڵەیەک ciddi anlamda مافی کۆمەڵە نابێت پێشبشی لێ بگیرێت بەڕاستی دەبێت هەموو کۆمەڵەکان مافیان بدرێت هەروەکو مافی کۆمەڵەی کورد لە تورکیادا ırkçılıkla olmayacak. نابێت ئەم پرۆسەیە بە Ancak adaletle بەو شێوەیە کە خۆ دەوێت بەڕێ بیت بۆیە دووبارەی دەکەمەوە دەبێت بە سیاسەتەوە ئەم دۆخە بەڕێ و بین sabır gerekiyor. دووبارەی دەکەمەوە دەبێت ئارام بین لەم دۆخەدا ئارام بگرین بۆ ئەم دۆخە نابێت خوێن بڕژێت بۆ ئەم دۆخە هەروەکو دەزانن خوێن ڕێشتن تا ئێستا هیچ زۆرە چارەسەرێکی بۆ دۆخەکە نەکردووە هەر بۆیە گروپە چەکدارەکانیش بۆ ئەوەی کە ئەم پرۆسێسەر بگرێت دەبێت ئەوانیش واز لە خەباتی شۆڕژگەری بێنن و چەکەکان دابنرێت. باشە هێژەی عەبدوڕەحمان کورد سیاسەتمەدار و پەرلەمانتەرێ بەرێ ئاک پارتیە ژە ئامەدێ گەلەک سپاس.